ئامادەبانی بەڕێز میوانە ئازیزەکان ئێستاژ پانێڵی یەکەم دەست پێ دەکات. داوا لە خاتوو مژدە عەباس هیدایەتەکەی وە گۆڕێوەبەری پانێڵ بێتە سەر ستەیج، میوانەکان و بابەتەکانی پانێڵی یەکەم بناسێنێت. هیوادارین لەگەڵمانە پشوو درێژ بن. بەناونیشانی توندوتیژی و گرتنی ژنان بەهۆی دەسەڵاتی سیاسیەوە کە لەلایەن بەڕێز سروە ناسری پێشکەش دەکرێت. بەڕێزیان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵمان ئامادەن با بفەرمێت. بابەتی دووەمیشمان لەلایەن خات و شەو بۆ مستەفا عەسکەری لە باشووری کوردستان پێشکەش دەکرێت. بەناونیشانی ڕۆڵی یاسا و دکتور لە ناسنامەی ژندا با بەڕێزیان بفەرمون. بابەتی سێمیشمان لەلایەن خات و عایشە ئاجار بەشاران لە باکووری کوردستان لەگەڵمان ئامادەیە. بابەتەکەشی بەناونیشانی ڕەوشی ژنان لە ژێر فشارە سیاسیەکاندا با بەڕێزیان بفەرمێت. توندوتیژی دژ بە ژنان بابەتێکە کە بۆ من دیاری کراوە قسەی لەسەر بکەم. بێگومان ئەم باسە گەلێک لایەنی کۆمەڵایەتی سیاسی ئابووری و دەرونی هەیە. لە ڕەوانگای منۆ هەموو جۆرە ستەمێک لەسەر ژن خۆی لە خۆیدا توندوتیژی لێکەوێتەوە. واتە باسی ستەم و باسی توندوتیژی لە ناوەڕۆکدا یەک بابەتن. بۆ بۆچوونەی کە من لە وتاری ئەمڕۆ باسی ئەەکەم، باسی دیاردەی وەکو لەشفرۆشی، منداڵ هاوسەری، زەختی ئابووری، ترس لە ئاوری جەهەنم دەکەم. هەموو ئەوانە هەر وەکو ئازاردانی جەستەیی و دەرونی ژنان وایە. ژنانی ئەو وڵاتە لە لایکەوە لە سەرەتایی ترین مافی ئینسانی خۆیان بێبەش کراون. لە لایەکی دیکەیشەوە لە هاوسەنگێکی نالەباردا دەستە و یەخەیستە. کەم نین ژمارەی ئەو ژنانەی کە لەژێر باری فشاری ئابووری و نەبوونی هیچ چەشنە بیمەیەکی کۆمەڵایەتی بۆ دابینکردنی بژێوی بنەماڵە، بۆ ڕزگاربوون لە خەم و خەفەتی، چۆن پەیداکردنی نانی شەوی منداڵان، بۆ ڕزگاربوون لە تەزووی سەرمای زستان، بۆ ڕزگاربوون لە چنگی مەرگ، غروری خۆیان دەنێنە ژێر بێ و ڕوو لە لەشفرۆشی ئەەکەن. ئەو لەشفرۆشیە لە عێراق و ئێران بە ناوی زەواجی کاتی یا سیغا کڵاوی شەرعیش لەبەرکراوە. ناوەندەکانی لەشفرۆشیان ناوە خانەی عفاف و بە فەرمی ڕێکلامی بۆ دەکەن. ئاماری قوربانیانی توندوتیژی دژ بە ژنان لە ئێران، خۆسووتاندنی ژنان و قەتڵی ناموسی لە توندترین شێوەکانیەتی کە ڕوو لە زیادبوونە. بە پێی لێکۆڵینەوەی لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران کە لە 5 شاری تاران، مەشهەد، تەورێز، شیراز و ئەهواز ئەنجامدراوە، توندوتیژی نسبەت بە ژنان لە سەردەمی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا یەکجار چۆتە سەرێ. بە پێی ئەو لێکۆڵینەوە لە 5370 ژن کە پرسیاریان لێکراوە، 4107 کەسیان لانیکەم جۆرێک لە توندوتیژیان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا تەجروبە کرد. لەوانە لە 91 توندوتیژی دەرونی، 65% توندوتیژی جەستەیی، 42% توندوتیژی سێکسی و 38% توندوتیژی کەلامیان تەجروبە کرد. ئەم لێکۆڵینەوەیە نیشانی ئەدات کە توندوتیژی دژ بە ژنانی لاوتر، کەم خوێندەوارتر، زیاتر لە باقی ژنانی دیکە بووە. بەم پێیە ئاستی توندوتیژی دژ بە ژنانێک کە پێگەی ئابووریان لاواز بووە 4 بەرابەر لە ژنانی خاوەن پێگەی ئابووری باش زیاتر بووە. هەروەها بە پێی ئەو لێکۆڵینەوە توندوتیژی لەگەڵ بەکارهێنانی سیگار، ئەلکۆل و مادەی هۆشبەر پەیوەندی ڕاستەوخۆی هەبووە. لێرە بێ ئاماژە بەوە بین کە لە سەدەی ڕابردووە و لە بیرسەکان و
ساڵانی بیستەکانی سێرانە کۆمەڵێ بزوتنەوە لە کوردستانە هاتۆ دەکرایەوە کە هەندێکیان خزمەتێکی زۆریان کردۆ بە دۆخی ژن و ژنتیایە مافی تەواو لە دەوڵەت کردووە یەکێ لەو بزوتنەوەانە بزوتنەوەی ئارەستا بووەوە بزوتکە ژن مافێکی تەواوی هەبووەوە بزوتنەوەی حەقە بووە کە ڕەوانشار مستەفا عەسکەری ئەڵێ ئەم بزوتنەوەی لە کتێبەکەی بزوتنەوەی حەقە ئەڵێ ئەم بزوتنەوەی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئاینی بووە و حەقەکان جیاوازیان نەکردووە لە نێوان ژن و پیاوە ژن هەمان مافی هەبووە وەکو پیا و بەشداری کردووە لە بەڕێوەبردن نەک لە بەڕێوەبردنی ماڵەکەی و خزمەتی مناڵەکانی بەخێوکردنیان بەڵکو لە بەڕێوەبردنی بزوتنەوەی حەقاوە کەواتە لە ناوەنی بڕیادا بووە لە هەمان کاتە ئەڵێ بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی بزوتنەوەی حەقا ژین لە لادەی کوردەواری زۆر ئازاد بووە ئەو سەربەرز بووە و پەنجە و ئەبای نەپۆشیوە کە ئەو سەردەما باو بووە لە هەمان کاتیشە ژن تەنانەت لە دامپۆچیکردن لە هۆزەکەی لە خێزانەکەی لە نیشتیمانەکەی لە کاتی پێویستانچێکی دەستداوەتیەوە بەو کارە هەڵساوە زۆر بەداخەوە ئەیڵێ یەکێ لەوانە کە بڵاوبوونەوەی هەموو جۆرەکانی تووتیشیە لە هەمومان ئەیبینی بەڵام دەفەر نییە باسیبوونی زۆر بە درێژی ئێستا لەگەڵ ئەوەشا لاوازی استراتیجی حکوومەت لە بواری پەروەردەیی و ئابووری و کۆمەڵایەتیە ڕۆشنبیریش بە هەمان شێوە تاکەکانی کورد مافەکانیان دەستەبەر نییە وەک دەستدار و به همکاری و آلیکاری دولت هردوم مافی مجیان همه پیشروج همه آزادی همه ببرنه و به ایریش روبرو مانه اموات جنا بس ایرو لجهان تمامی ام دبینش آلیکیت هز جن هزا خورد کرنه جن جیانا خواه آواد کرن جن چپر پرگال آواد کرن مدل آواد کرنه و جیانا خواه ساز کرن امش آلیکی دیل جی دستدار نتو دولة أوجي جعالي خدا عندي ساج جيانا جنات لغوري خوا وبرجواتي خدا بس بوهرينا لباكوري كردستان وتركي روش جي از باور مش جهاني روشا جهاني ولات جهاني نجداية أبدا متريجي أكبر السركارة وقت دستاتار اللي تركي بالصالح وقت دستاتار سر تركي بريفة دبل اما روجا گو هاتی سرکار حیات ایرو هر دوم هم برجنا سیاست دشمناتی مشاندیه هر دوم دفاع کری گوشجنه نوا چهار دیواره دن نوا مالبات دیپ بنا بده ولگوری ویشم تبگرشم بمن معقول تجاردن بنن نتو گوشم برخواندن پرگالا خوشیانا خو آوار نکن کدنه و نین سر زمان لگوری فکر دولت امید تبگرن ابی سال روشن تركيا دوی هاوی اما ادم داویش 10,000 ايرو ما به اتفاق هاتن اتفاق كان آواكرن جوير وجه حياة ايرو اش آلي لهم بريجي كردا ايريش تون تبيش خصن اما اش آلي ديدشي لهم بريجي ناجي ايريش دبي لمدة تون بتر تديا بزيادة بويه ام ايرو بيجن دبينن أتندي أم إيريش بجور بجورش على كيد إشت الدولة نرجع كده ميرال هم بريش نمر خستندك هزيد دوا تبيش ده سرق كمار تركي وسرق أكبر ده هر در كبر أخذنا قد بيش نومي نوا كذن تجاري الفترة دعوة دخوازايا وعد وكبي تنه جبروي مير سردستن جنجي إشته وبندسبن والبوري مير فكري قوتني بتفكرن بدركي AKP كي قدرت تكبر أخذنا قدرت الجن ومير نوا كذن الجن قو بكذا إفتاوي تنه بإفته إشته قو الجن هالسرق وقدار نقدر ولا تقارن هالسرق بتوتيه لبكر أشي براسي نرجع كده هزيد الميرا إميجدار كبر تبي 1020 كده مير دريد الفشيا جنكي بشهور قدر يعني أغلب بعض داعشين يرد التركي والكردستان ديم بس بشهور جن ناس نذكر شيء برسيم قلت ما تبي جنة قدر كريه يقوم بتكارب هو قدر كرانه مثلا بوهزاوي تلين كارب والهمبري ما بالسكنة قبطاويش عامسكين تربو فرقا بيجا قلنا سرب كومار وبي كسي أصلا جدا بكاوي شكلنا
zihniyet îro jor heya jê navcivakê de mêra li hemberî jina birêxistin dike û bi tundiyê wek ji rêzê didin nîşanda. Di nava Savkê de tenê nava 2021 de ev hindik ji ber ku em nikarin îstatistikê fermî bigirin. Em sernêdan dikin em pê çend jin hatin qetil kirin îstatistikê fermî nadin me. Ser bi vedişêrin divê tundiya ser şinê yên bûye. Ama îro em tên der destdardara AKP di nava 20 sala de tundiyan hemberî jinê sadî 12 zêde bûye. Gorî îstatistikê fermî ama ên ne fermî ji vê zêdetirin em pê zanin. Ama îro li gorî çapemeniyê, gorî ku em gîştine di nava Tirkiye 2021 de salkê de em hindik 339 jin hatine qetilkirin bi destê mêra. Tundiya mêr. 217 jin jî bi şüphe hatine ciyana xwe ji dest dan bi şüphe. Te gotine jiyana xwe dawî kiriye, gotine cîkê bilind ketiye, ji binaya pê mesela ji binaya çaremîn ketiye ciyana xwe ji dest daye, ama dawiyê ku em lêkolîn dikin, em dibînin ku li wir de jî mêr wê qetil kiriye. Di nava îsal, tenê îsal du meha de ji serê yekê çile heya îro nava Salkê de 49 jin destê mêra hatin qetil kirin. 49 jî dîsa bi şüphe hatin jiyana xwe ji dest danê. Ew jî gotine ciyê bilind ketine, an jî gotine jiyana xwe ji dest dane, an jî gotine işte nigê wê terpirî yani pir jwar gotina dibînin û ser wê digirin. Aman bilêt nerin ne tenê qetliyan me jî. Di li gorî ev jî li gorî fermiyê ez dibêjim ama zêdetir e. بابەتی سیغەتێک لە ئیران زیاترە بە قاسەتێ خۆی سیغە بە شەرعیکردن و یاساییکردنی لەشفرۆشیە. چونکە ئێمە ڕاوە لەبیر نەکەین کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەم وڵاتانە لەشفرۆشی ئەوەش دەچێتە باری ئازادی ژنان. ئازادی پیا یان ژنە چییە؟ ژن هەیە خۆی ئەمە ئەختیارەکە ژنیشێ ناچارە بۆ دەستکەوتنی بژێوی ژیانی ئەو کارەیە هەڵبژاردووە.